ئێوە وەکو ئەندام پەرلەمانی کورد و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لە دەرەوەی پەرلەمانن یاخودە ناو پەرلەماندان ئێستا؟ ئێمە لە ینی هەندێک لە ئەندام پەرلەمانەکانی ئێمە لە دەرەوەن من خۆم ینی بەرەو مەساڵ بەڕێکەوتم لەگەڵ ئاڵۆزیەکانە بەغدان بەجێهێشت و هەتا ئێستا ینی ئاشکرانی نییە چەند ئەندام پەرلەمانمان ئێمە هاتوونەتە دەرەوەی ئەنجومەنی نوێنەران بەداخەوە ئەم هێرشەی کە کرایە سەر پەرلەمان ینی بە شێوەیەکی ناشرینیش لە هەندێک ئەندام پەرلەمان درراوە کە سەر بە لایەنە سیاسیەکانی دیکەن ینی تا ئێستا تام لە حوەیە ڕوون نییە کە چەند ئەندام پەرلەمان لە ناو جوانی نوێنەران ماونەتەوە لە بەرەوەی هەتا ئێستا کۆمەڵێک لە ئەندام پەرلەمانەکان ینی شوێنیان دیار نییە لە دەرەوەی پەرلەمانن یان لە ناو پەرلەمانن. بەڵێ ئێوە ئەندام پەرلەمانە کوردەکان هیچ بڕیارێکتان داوە لەم دۆخەدا لە بەغدا دەبێنەوە یان بەرەو کوردستان بەڕێدەکەون؟ ئێمە خۆی هەر بڕیار بوو ئەمڕۆ هەمومان بگەڕینەوە لە بەرەوەی کە ئەمانزانی جلسەکان هەڵێگیرێ بۆ هەفتەی داهاتوو بۆیە هەموو ئەندام پەرلەمانەکان ینی بلیتی گەڕانەوەیمان بڕیوە و بەرەو کوردستان بەڕێکەوتون بەشێکیان و بەشێکیش ئێوارە ینی بڕیار نەبوو کە بمێنینەوە لە بەغدا لەم ینی ئاڵۆزشدا بە دڵنیاییەوە ئەندام پەرلەمانە کوردەکان لەوێ نامێننەوە دەگەڕێنەوە. بەڵێ سروەخان داواکاریەکانی سەدر ئەوە بوو کە حکوومەتەکەی تەکنۆکراتی عەبادی ڕابگەێنرێت. ئەمڕۆ دووەم دانیشتن بوو کە بەشی تری وەزارەکان یاخود وەزیرەکان ڕابگەێنرێن. چۆن ئەم خۆپیشاندانە دەبینن ئێوە؟ ئایا وەرەقەیەکی زەختە دژ بەکێ؟ ینی بەڕاستیم شاری مستەدافەت هەر لە سەرەتاوە دروستی کردووە مەبەست لێوە بوو کە کابینەکە بە تەواوی بگۆڕێ. ئەمڕۆ پەرلەمانی توانی نیساری یاسایی خۆی تەواو بکە بۆیە جلسەکە هەڵگیرە مەمە وای کرد کە بە تایبەتی دوای ئەم بەیانە توندەی مستەدافەت کە باسی لەوە کرد گەندەڵکاران ماونەتەوە لە پەرلەمان و دانیشتنیان نەکردووە خەڵکی خۆی هەندا کە بۆ شێوەیە بێنە ناو پەرلەمان ئەم فشارەی کە مستەدافەت دروستی کرد من پێم وایە هەتاکو ڕۆژی سێشەممە ئەگەر فشارێکی سیاسی بۆ خەڵک پێشوازی لێکرد لە دوای ئەم هێرشکردنە بۆ ناوچەی سەوز و سەر پەرلەمان پێم وابێ بە ئاقارێکی تردا تێدەپەر دەبێ فشارەکانی مستەدافەت و ڕەنگە ئەگەر حکومەتێکی بەهێز هەبێ بێ ئەم کەسانی کە سەرۆکی سامانی دەوڵەت دەشکێنە بێت دەستگایی بکرێن لە هەموو دنیادا مؤسساتی دەوڵەت حرمەتی خۆی هەیە و بە تایبەتیش دیارەکە لەلایەن ڕاستی سەدریەوە ئەم کۆمەڵە خەڵکە هاندراون لایەنەکە دیارە کە هانی داون بۆی دێنە ناو پەرلەمان ئەندام پەرلەمانەکانی خۆیان هەرزوو لە پەرلەمان پیشانەوە ینی دیار بوو کە ئەمە پیلانێکی بۆ دانراوە هەروە ینی خۆڕست نەبوو هاتنە ژوورەوەیان پیلانێکی پێشوەخت بووە پێت وایە؟ پیلانێکی پێشتر بووە اتفاق بۆ لە بینی ڕۆکی سەدر و دانیدانیدا بوو ئەوەی کە بێنە ژوورە. بەڵێ ئەندام پەرلەمانەکانی سەر بە سەدر هیچ کاردانەوەیەکیان هەبوو لە کاتی هاتنە ژوورەوەی خۆپیشاندەران؟ بەڕاستی من نەمبینین ئەندام پەرلەمانانی ڕۆکی سەدر لەو کاتەدا بەڵام پێشتر دیار بوو شڕۆژانێکیان پێوە دیار بوو تەهدیدیان پێوە دیار بوو کە باسییان لەوە دەکرە بێ ئەمڕۆ ئەم کێشەیە کۆتایی پێبێ هەر لە دانیشتەکەی ڕۆژی سێشەممەشە ینی ئەم هەڕەشیان دووبارە دەکردەوە کە خەڵک دێتە ناو پەرلەمان و ینی ئەم کارێکی باش نابێگە خەڵک بێتە ناو پەرلەمان. بەڵێ پێت وایە سروەخان ئەم دۆخەی ئەمڕۆ ڕوویدا نامەیەکە یان مەزجەکە بۆ خەڵکان کە پەرلەمان پەکی خراوە بۆ کاتێکی نادیار؟ ینی بۆ لە ڕاستی دایکردن هەوی لێ دەخێنێتەوە کە پەرلەمان پەکی خرا تازە ینی زەحمەتە جارێکی تر پەرلەمان بتوانێت کۆ ببێتەوە لە بارودۆخە ئاڵۆزەدا هەتا لایەنە سیاسیەکانەکە ینی دەست گفتوگۆکەن و ئەکەونە ڕێکەوتنێک بۆ ئەوەی کە پەرلەمان کۆ بێتەوە توانێتی
حکومەتەکە و ناونانیم حکومەتە نوێیە پێم وایە پەرلەمان بەتەواوی دەکەوێت هەتا بکات. بەڵێ سەرۆ عەبدولواحید دەدان پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لەسەر هێڵی تەلەفۆن.